بەیان. زۆر سپاس تۆم، زۆر سپاس واشنتن تایمز و کوردستان 24 بۆ ڕێخستنی ئەم چالاکیە و بەڕێزان. ئەمە شەرەفێکی زۆر و جێی خۆشحاڵی منە کە لە بەردەمتانم قسەتان بۆ دەکەم لەسەر داهاتووی کوردستان و هەندێک لە پێشکەوتنەکان لە هەرێمەکەماندا. وەک زۆربەتان ئاگادارن کە زۆر نادارپەروەری ڕوبەڕووی خەڵکی کوردستان بۆتەوە لە بەدرێژایی مێژوو لەو کاتێک کە عێراق دروست کرا پێشبینی دەکرا کە وڵاتێک بێت بۆ هەمووان، وڵاتێک کە تێیدا هاونیشتیمانی یەکسان مافی یەکسانیان هەبێت، هەروەها هەمووان هاوبەش بن لە هەر چیەک کە هاوڵاتیەکی پابند پێویست بوو هەی بواە. بەڵام ئەگەر ئاوڕ دەدەیتەوە دوا و لە مێژوو دەڕوانیت دەبینیت کە لەو وڵاتە لە دەستپێکەوە تا ساڵی 1991 ئامانجی سەرەکی و هەروەها بە خراپترین شێوە ڕوبەڕووی خەڵکی کوردستان بۆتەوە لە وێرانکردنی گوند و دێهاتە کوردەکان و زیندانیکردنی خەڵک و بەکارهێنانی چەشی کیمیایی و هەروەها ئەنجامدانی ئەنفال و کۆمەڵکوژی دژی کورد. لە دوای 1991 دوای ئازادبوونی کوێیت ئەمە دەرفەتێکی گونجاو بوو بۆ ئێمە شۆڕش و ڕاپەڕنیەک لە کوردستان سەری هەڵدا حکوومەت و پەرلەمان دامەزران. ئێمە شێشەی خۆمانمان هەیە دڵنیاین لەوە، بەڵام ئێمەش کارێک زۆرمان لەو پێناوە کردووە بۆ ئەوی نیشانی بدەین کە نیشانی تەواوی هەرێمەکەی بدەین کە توانای خۆبەڕێوەبردنمان هەیە. یەکشت بۆ من کە زۆر گرنگە بەبیرتان بهێنمەوە ئەوەیە کە تەواوی ئەو خراپەکاریەی بەرامبەر بە کورد کراوە لە ئەنفال و لە چیمیاباران و لە بۆمبارانکردن. ئێمە هیچ هەڵوێستێکی بەهێزی کۆمەڵگەی نێودەوڵەتی و تێگرتوەکانمان نەبینی، هیچ کاردانەوەیەکمان نەبینی، تەنها لەبەر ئەوەی ما وەکو کێشەیەکی ناوخۆی وڵاتێکی خاوەن سەروەری تەماشا دەکراین، نەمان دەتوانی هیچ شتێک لەو بارەیەوە بکەین. بەڵام کە سەدام کۆیتی داگیر کرد، وڵاتێکی خاوەن سەروەری خستە ژێر دەسەڵاتی خۆی، وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرکردایەتی هاوپەیمانێتێکی نێودەوڵەتی کرد بۆ ئازادکردنی کوێیت و دەرکردنی سەدام لە وڵاتە خاوەن سەروەریە. پرسیارەکە ئەوەیە تا ماوەیەکی چەند بۆ کەی خەڵکی ئێمە دەتوانن لە ترسدا بژین، لە ترس تۆقیندا بژن و بەبێ داهاچوو دڵنیایی ژیان بگوژێرێنن کە هیچ دڵنیاییان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی پێ نەدرێت. لە دوای 2003 و بەسەرەشەوە هەموو شتێکمان تاقی کردەوە بۆ ئەوەی وڵاتێکی نوێ دروست بکەین. ئێمە هەوڵماندا کە بە باشترین شێوە حکوومەتێکی فیدرالی دموکراسی دروست بکەین. زۆرێک لەو سەرکردانەی کە ئێستا لە دەسەڵاتن لە بەغداد ئەوانە لای ئێمە پاڵپشتیان دەکرا بەداخەوە. ئێستا هەمان شت ڕوبەڕووی خەڵکی کوردستان کراوەتەوە، خەڵکی کوردستان بە خراپتری شێوە مامەڵەی لەگەڵ دەکرێتەوە. هەروەها ماوەی شەڕی داعشیش نیشانیدا کە لە خیاڵی هەندێک لە سەرکردەکانی عێراقدا هەبوو کە کوردستان بەشێک نەبووە لە وڵاتە، ئەوان هۆکار بوون پاڵیان بە ئێمە ناو، ئێمەیان دوور خستۆتەوە لە خۆیان، نەک ئێمە ئەو هەوڵەمان دابێت. ڕێگەم بدەن کەمێک لەسەر هەندێک لە نیگەرانیەکان بدوێن کە هەندێک لە وڵاتانە کە قسەمان لەگەڵان کردووە دەیان بیستین لە ناویشاندا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. ئێمە دەڵێن ئەوە دەرفەتی ئێمەیە، ئەوە دەرفەتێکە بۆ ئەوەی بتوانین یەکسانی بەدەست بهێنین، یەکسانی هاوسەنگی لەگەڵ تەواوینەتەکانی تر، بۆ ئەوەی مافێک پێ ڕەو بکەین کە تەواوی گەلانی تر هەیەە، بۆ ئەو گەلانەشی کە بۆ چەندان دێ و سەدێ ڕەوی دەکەن دەمانەوێت یەکسان بین، تەنها ئەومان گەرەکە بۆ ئەوەی بتوانین هاوشێوەنێتەوەکانی تر مامەڵە بکەین. ئەگەر تەماشا بکەیت بۆ نمونە تەماشای جەڕنامەی نەتەوەیەکگرتوەکان بکەیت لە مادەیەکەم لە خاڵی دووەم بکەیت دەبینیت نووسراوە بە ڕوونی ڕوونکراوەتەوە
کە ئامانجی نەتەوەی گرتووەکان یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە پەیوەندی هاوڕێیانە دروست بکات لە نێوان وڵاتان بە پشتبەستن بە پرەنسیپ و بەها ڕەهاکانی دموکراسی و مافی چارەنووس و بڕیاردان لە چارەنووسی گەلان و ئاشتی و هەروەها سەقامگیری لە نێوان ئەو خەڵکانە. ئایا ئێمە یەکسان بووین؟ ئایا وەکو هاوڵات یەکسان مامەڵەوان لەگەڵ کراوە؟ پێم وان نییە بەو شێوەی مامەڵەمان لەگەڵ کرابێت و ئێوەش خۆتان گەواهی ئەوە دەدەن و بینی وتانە کە ئەوەش جێی قبولکردن نییە. بەشێکی زۆر لە بەشدارانی و پانێلانە باسییان لەوە کرد کە چۆن کورد ڕوبەڕووی ئەو تاوانکاریانە بووەتەوە لەسەر دەستی ئەو دەسەڵاتانە. ئێمە پێویستە خاڵێکی کۆتایی دابنین بۆ ئەو خراپەکاریە. ناتوانین لە قەراغدا بوەستین و هیچ کارێک ئەنجام نەدەین. باوەڕمان وایە کە کاتی ئێمە هاتووە، ئێستا کاتی ئێمەیە. ئەوانەشی کە دژی ئەوەن کە کاتەکە گونجاو نییە. پرسیارەکەم بۆ ئەوان ئەوەیە کەی کاتە گونجاوەکەیە، کەی ئێمە ڕوبەڕووی ئەو کات ئێمە ڕوبەڕووی ئەنفال بووینەوە یاخود کۆمەڵکوژی. بۆچی کەسێک باسی لەوە نەکرد کە کاتی ئەوە نەبوو خەڵکی بکوژدرێت؟ بۆچی کەسێک ئەو کات باسی لەوە نەکرد کە کورد ئەو کات دەبوایە هاوشێوەی تەواوی گەلانی تر یەکسان تەماشا بکرێن؟ ئەو کاتەی سەددام و ڕژێمەکەی کۆتاییان پێهات کە زۆرێک لە وڵاتان ئەوان ناندەویستی هاوکاری وڵاتی گرتوەکانی ئەمریکا بکەن. ئەو کاتە کوردستان دەرگەکانی بەڕووی ئەمریکادا کردەوە بە هەردووکمان کۆتاییمان بە سەڵاتی سەدام هێنا. عێراق دانوت کە کاتەکە گونجاو نییە کە داعش هات و بەشێکی زۆری عێراقی دەست بەسەرداگرت و هات نزیک بۆ لە کوردستان. ئەو کاتیش پێمان گوترا کە سەربەخۆیی گونجاو نییە. ئێستاش کە داعش تێک دەشێت بە تایبەتیش لەلایەنی سەربازیەوە و دەشتوان ڕێست کۆتایی پێبهێنرێت، دیسا پێمان دەوترێتەوە کە کاتەکە گونجاو نییە. کەی کاتە گونجاوەکە دێت؟ هەرگیز ئەو کاتە نایێت مەگەر خۆمان دروستی نەکەین. ئێستا ئەو کاتەیە کە خەڵکی خۆمان پێویستە ڕێگان پێ بدەن، بڕیار بدەن. پێشمان وایە کاتەکە هاتووە نزیک بۆتەوە. ئێستا ئەو کاتەیە پێویستمانە بڕیار بدەین بۆ ئەوەی کەمتر نەبین لە ئاستی هیچ نەتەوێشی تر. پێویستە هەمان ئەو مافانە پەیڕەو بکەین و دەسەبەر بکەین کە سەدان ساڵ و هەزاران دان ساڵە خەڵکی هەیەە. نیگەرانیەکە ئەوەیە کە ریفراندۆمەکە لەوانەیە لە شێوەکان کاریگەری نەرێنی هەبێت لەسەر هەڵمەتی دژی داعش و تیرۆر، یاخود لەوانەیە هاوکار نەبێت یاخود دەراویشتەی ئەرێنی نەبێت لەسەر هەڵبژاردنەکانی عێراق، یاخود کێشە دەنێتەوە لە نێوان خەڵکی کوردستان و بەشەکانی تری عێراق. بۆتانی شی بکەمەوە ئەو نیگەرانیان لە چیەوە سەرچاوە دەگرن. ئێمە پێویست دەکات لە دەستپێکدا تەماشای داعش بکەین، ببینین چۆن دروست کرا. داعش کێشەکە نەبوو. ناتوانین تەماشای کێشەکانی عێراق بکەین وەک چۆن تەماشای داعش دەکرین. کێشە زۆر هەن کە ڕەجیان چەقیوە بە ناو عێراقدا و لەگەڵ داعش و دوای داعشی بەردەوام دەبن. ئەوانە ئەو کێشەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئاسایشین کە هۆکار بوون بۆ ئەوەی داعش دروست بێت. ئەگەر حکوومەتی عێراق کارایان بوێرانە مامەڵی بکردبایە و هاوکات ڕێکەوتنێکی سیاسی هەبوایە، ڕێکەوتنێکی ئابووری هەروەها بۆ شای ئاسایش دروست نەبووە، داعش دروست نەدەبوو. داعش دەرەنجامی کێشەکانی ترە. چارەسەری ڕەها و سەرەکیش ئەوەیە کە دەبێت لێ بڕوانیەوەی کە قوڵترە لەوەی کە ئێمە تەماشای دەکەن دەبینی، چونکە بەر لە داعشش قاعیدە هەبوو. داعش کۆتایی پێدێت، ئەوەش ڕوو دەدات، بەڵام شتێکی تر دێتەکایەوە مەگەر کێشە ڕاستەقینەکان ئەو کێشە ڕیشەیانە چارەسەر نەکرێن کە هۆکاری دامەزراندن و دروستکردنی داعشن و هاوشێوەکانێتی. چارەسەر ڕاستەقینەکانیش بۆ ئەو کێشانن کە هەن. کاتی ئەوە نییە کە بەرتیۆری مامەڵە لەگەڵ کێشەکان بکەین کە گوایە سیاسەتی عێراقی یەکگرت و یەک عێراق سەرکەوتوو دەبێ.
ئەمە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا سەرکەوتوو نەبووە، ناشتوانرێت لە ماوەی داهاتوودا سەرکەوتوو بوێت. واتە مانەوە لەسەر ئەو سیاسەتە و چەق بەستویی لەسەر ئەو سیاسەتە یەک عێراق پێویستە کۆتایی بێت، بەڵکو دۆخەکە دەکرێت خراپتریش بێت، خراپتر دەبێت بارودۆخەکە ئەگەر بەو شێوەیە بیر بکرێتەوە، واتە هەڵەکان دووبارە دەبنەوە. ئەمەش وا دەکات کە کێشەی خراپتر دروست بن نەک باشتر ببێت. بۆیە پێویستە ئێمە چارەسەری ڕاستەقینە بدۆزینەوە. ئێمەش ڕێگەی خۆمان هەڵبژاردووە لەو کاتەی کە حکوومەتی عێراق لە ڕابردوودا تەواوی توانای خۆیان خەرج کرد بۆ ئەوە کێشەکان بە سەربازی لەگەڵ ئەمە چارەسەر بکە، بەڵام کۆتاییەکەی تەنها بە توندوتیژی و شەڕ و جەنجی گەورەتر بووە. ئێمە ڕێگەیەکی جیاوازمان هەڵبژاردووە لەگەڵ عێراق و بەغداد. ئێمە هەڵمان بژاردووە، ئەو ڕێگە هەڵمان بژاردووە ڕێگەیەکە، ڕێگەیەکی ئاشتەواییە، ڕێگەیەکی دموکراسیە بۆ ئەوەی تاوتوێ و دانوستان بکەین لەگەڵ بەغداد. ئەمەش ئەو ڕێگەیە کە ئێمە هەڵمان بژاردووە، ئەو بژاردەیە کە بەهۆیەوە دەمانەوێت کێشەکانمانی لەگەڵ بەغدا پێ چارەسەر بکەین. پێویستە لەسەر ئەو کێشانە تاوتوێی بابەتەکە بکەین، بەڵام چۆن پێویستە ئێمە دڵنیاییمان هەبێت لە تەواوی جیهان کە ڕێز لەوە بگرێت کە خەڵکی ئێمە دەیەوێت، ئەو خواستەیە کە خەڵکی کوردستان هەیەی، بۆیە دەبێت ئەو ڕیفراندۆمەمان ئەنجام بدرێت و کە دەرەنجامەکانیشی ڕوون بوون، ئەو دەرەنجامانە دەبنە بنچینەی دانوستانەکانمان. هیچ ئامانجێکمان نییە کە گرژی بنینەوە و کێشەکان ئاڵۆزتر بکەین لەگەڵ بەغدا زیاتر لەوەی کە هەیە. لە ڕاستیدا دەمانەوێت کێشەکان چارەسەر بکەین. خەڵکیێکی زۆر بە دقت لە بابەتەکان ناڕوانن کە ئەو کێشانەی کە هەن لەوانەیە چارەسەر بکرێن، واتە ڕێکان کە هەڵدەبژێن ڕێگەی باش نین و چارەسەریش نادۆزرێتە بەو شێوەیەوە، واتە بەردەوام دەبن. لەو کاتێک کە پێمان دەڵێن کاتەکە گونجاو نییە چونکە ئەمە وا دەکات جۆرە کاریگەریەکی نەرێنی لەسەر هەڵمەتیژی داعشە بێت، ئێمە پێیان دەڵێن تەماشا بکەن. ئەو کاتێک کە داعش ڕووی کردە کوردستان، ئەو کات بەهۆی ئەوە دروست بوو کە سیاسەتەکانی بەغداد شکستیان هێنا بوو، کە وای کرد گروپی هاوشێوەی داعش و قاعیدە و ئەو ناوچانە داستەر هەڵبدەن کە بۆشایی سیاسی و ئاسایشی هەبووە. ئەوان لەو ناوچەوە دروست بوون، لە ناکاو دروست بوون، بوونە بەهێزترین سوپای هەرێمەکە، چونکە سوپای عێراق ئەو سوپای ئەمریکا یارمەتی دا و لە ماوەی 10 ساڵ دوای خەرجکردنی ملیاران دۆلار شکستی هێنا و تەواوی چەک و شتەکان دوای خۆیان بەجێهێشت و شوێنەکانیان گۆڕی. لەو کاتێک کە سوپای عێراق نەیتوانی پارێزگاری لە وڵاتێک بکات، پارێزگاری لە کوردستان بکات، پارێزگاری لە خەڵکی تەواوی پێکات ئاینی و بیر و هزرەکان بکات، داعش دەسەڵاتی گرت بەسەر تەواوی ئەو هێز و چەک و جبەخانەی کە سوپای عێراق بە دوای خۆیدا بەجێهێشت بوو. واتە داعش بەهێزتر بوو، تەشەنەی کرد بۆ سووریاش. واتە ئێمە ڕووبەڕووی دژمنێک بووینەوە لە ماوەی چەند مانجێک کە دژمنێکی سەرسەخت بوو. لە بەهۆی داعشی شەوە زیاتر لە 1.8 ملیۆن هاوڵاتی ئاوارەی کوردستان بوون. ئەو کاتە بوو کە نرخی نەوت لە دابەزیندا بوو. بۆیە ئێمە ڕوبەڕووی ئاستەنجی نوێ بووینەوە، کێشەی نوێ کە مەزنتر بوون لەو کێشانەی پێشبینیمان دەکرد کە پێشبینی دەکران. هەروەها تەنها هەستی بەردەوامی و ئازایەتی و جەربەزەی پێشمەرگە بوو کە بەردەوامی بە ئێمەدا لە تەک هاوکاری ئەمریکا و پەیمانان لە ڕێگەی هێرش ئاسمانیەکان کە بوو هۆکاری تێکشکانی داعش. ئەمە بەهۆی ئەوە نەبوو کە ئێمە بەشێک بووین لە عێراقێکی یەکگرتوو. لە ڕاستیدا شکستی سیاست یەکگرتووی عێراق بوو کە وای کرد داعش دروست بێت و زیاتر لە 1,800,000 هاوڵاتی ئاوارە بن. لەو کاتەدا حکوومەت عێراق چی دەکات؟ بودجەی هەرێمی کوردستان دەبڕێت، چونکە ئێمە لەو کاتە لە جەنگدا بووین. تێچووی جەنگ زۆر بەرز بوو. نەک تەنها ئەوان لە ڕووداراییەوە یارمەتیان نەداین، بەڵکو ئەوان ڕێگریان کرد کە چەکشمان پێ بگات لەلایەن ئەو وڵاتانەی کە خواستی پاڵپشتیکردنی سەربازی پێشمەرگیان تێدا بوو. ئەو کاتە جارێکی تر بوو کە سیاسەتی بەغداد
هاوکارمان نەبوو لە ڕووی سەربازی و ئابووریەوە چۆن دەکرێت وابیر بکرێتەوە کە ڕێفراندۆمی ئێمە کاریگەری نەرێنی دەبێت لەسەر هەڵمەتیش دژی داعش. ئێمە شەرمان لەگەڵ داعش کرد کە عێراق لەو کاتە شکستی هێنا لە پاراستنی وڵاتەکە. ئێمە ئەفسانەی داعشمان تێکشکاند کە سوپای عێراق لەو کاتە لە داتەپین بوو، هەستی بەردەوامی خەڵکی ئێمە بوو، بەرگری بەردەوامی پێشمەرگەکان بوو کە داعشیان تێکشکاند. پابەندی ئێمە بۆ بەردەوامبوون لە شەڕکردن دژی تیرۆر بەردەوام دەبێت بەبێ گوێدان بە پەیوەندە سیاسەکانمان لەگەڵ بەغدا. ئەمە هیچ پەیوەندی دار نییە بەو ئامانجەی کە هەمانە. بەغدا پێویستە لە زیاتی یارمەتیدانی ئێمە ئەو کات وەک پێشبینیمان نەدەکرد بابەتەکانی بۆ ئێمە قورستر کرد لەو کاتێک ئەمە پێویستمان پێیان بوو. بۆیە بە هیچ شێوەیە گۆڕانکاریێک ڕوونادات لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لەلایەنی ئێمەوە. خاڵێکی تریش ئەوەیە کە باس لەوە دەکەن کە ڕێفراندۆمەکە کاریگەری نەرێنی لەسەر دەرهاویشتەی دەبێت لەسەر هەڵبژاردننی داهاتوی عێراق. با بیرتان بخەمەوە کە هەڵبژاردنەکانی عێراق بۆ شێوەیە نەخش کێشراون کە ئەنجامەکان پێشبینی کراو بن. هەمویان دەزانن کە چێ زۆرینە دەباتەوە چونکە ئەو کورسیانەی کە بۆ پارێزگاکان تەرخان کراون بڕیان لێدراوە کوردەکان زیاتر لە 63 کورسی نابنەوە چونکە ئەو کورسیانیان بۆ تەرخان کراوە کە 63 کورسیە. کورسی شیعەکان هاتو شیعەکان زۆرینەن، کورسی سونەکان لەگەڵ کورسی کوردەکان ناتوانن زۆرینە بن و بەڵکو کەمینە تەماشا دەکرێن. واتەمە پێچەوانەی خواستی دەنگدەرانیشە، واتە هەر هەڵبژاردنێک ئەنجام بدرێت کاریگەرەکانی ناگۆڕدرێن، هەموو دەرەنجامەکان ناسراون. دەزانین چێ زۆرینە دەبێت، حکوومەتێک دەبێت کە شیعە بەڕێوەی دەبات و شیعە سەرۆکوەزیران دەبێت بەو پەڕی ڕێزەوە بۆ شیعەکان. ئەمە پەیوەندی بە شیعە و سوننە و کوردەوە نییە، ئەمە پەیوەندی بەو ڕاستی واقعەوە هەیە کە بەو هاوشێوە و میکانیزمەی کە ڕێکخراوە بە شێوەیەکە کە هەمیشە زۆرینێکی شیعە فەرمانڕەوایی دەکات و دڵنیایی لەوە هەیە. بۆیە چۆن ڕێفراندۆمی ئێمە دەتوانێت گۆڕانێک لەو بارەوە دروست بکات؟ ئێمە دەما ناتوانین دەستمان هەبێت لە هەڵبژاردننی سەرۆکوەزیران. ئایا چۆن ئەو نیگومان و نیگەرانیانە دروستن؟ ئەگەر بە هیچ شێوەیەک لە شێوەکان ئێمە دەتوانین کێشە بنینەوە، کاریگەری ڕێفراندۆم دەبێت بە پێچەوانەوە. خاڵی سێم کە دەڵێن کێشە دروست دەبێت، با بۆتانی ڕوون بکەمەوە. کێشەکان و ئاڵۆزی و گرژیەکان بەهۆی ئەوە نیە کە ڕێفراندۆم ئەنجام دەدرێت، بەڵکو بەهۆی ئەوەیە کە عێراق حکوومەتی عێراق نەیتوانیوە لە هەندێک ناوچەدا بوونی هەبێت و پارێزێت کە ئێستا پێشمەرگە تێیدایە. ئەوانیش نیگەرانن پێشمەرگە چۆتە ئەو ناوچانە بۆ ئەوەی کوردستان بپارێزێت و پێکاتەکان وەکو یەزیدی و هەروەها مەسیحی و خەڵکی تریش بپارێزێت لە ناوچەکی شەرەسەرەکان کە پێی دەناسرێنەوە. ئەگەر حکوومەتی عێراق بیتوانی با ڕێگری بکات لە داگیرکردنەوە ناوچانە لە بری هێرشکردن، هیچ پێویستی نەدەکرد پێشمەرگە بچێتە ئەو شوێنانە. بەڵام پێشمەرگە ئێستا لەوێ جێگیرن، لەوێ ماونەتەوە لەسەر سنوور. ئەوەش ئەو هۆکارەیە کە پێشمەرگە بوونیان لەوێ هەیە لە بری ئەوەی کە ئەوان بویانەوێت خواستی سەربازی خۆیان بسەپێنن. دەبێت لە بری ئەوە دەرفەتێک بە خەڵکی بدرێت کە عێراق نەیتوانیوە پێیان بدات لە دوای 2005 دوای دەنگدان لەسەر دەستوری عێراق. عێراق دەیتوانی مادەی 140 جێبەجێ بکات، ئەویان ئەو کارە ئەنجام نەدا، نەک لەبەرەوەی نیان دەتوانی، بەڵکو ناخوازن دەرهاویشت و دەرهەنجامەکانی جێبەجێکردنی مادە تەوسل ببینن. ئەوەی حکوومەتی عێراق شکستی هێنا لە جێبەجێکردنی یاخود خزمەتکردنی خەڵکی ئەو ناوچێ، ئێستا ئێمە ئەو دەرفەتیان پێدەدەین کە ئەو مافەپەیە ڕەو بکەن بۆ بڕیاردان لە داهاتوو چارەنووسی خۆیان و بەجیهانی بڵندیان دەوێت. هەروەها ئێمەش باوەڕمان وایە و ڕێزیش دەگرین لە بۆچوونی ئەو خەڵکە جیاوازانەی سەر بە بۆچوون و هەژری ئاینی جیاوازن. ئەوان بڕیار دەدەن چۆن دانەوێت بژی، ئەوان بە ئێمە دەڵێن چۆن دانەوێت بژین، چۆن داهاتوویان دیاری دەکەن. ئێمە شاوکاریان دەبین، پاڵپشتیان دەبین لە
هەر هەڵمەتێک کە هەبێت ئێمە خوازیارین کە ئەوەش پرۆگرام بێت پرۆگرامی خەڵکەش بێت کە داوای مافی خۆیان بکەن و لە دەستوری کوردستانیشدا ئەو خەڵکە دەنجیان ببیسترێت. ئێمە ڕێزێکی زۆرمان هەیە، پاڵپشتێکی زۆرمان هەیە بۆ پێکەوەیی و فرە ڕەنجی و ئازادی ئاینەکان کە لە وڵاتەکە ئێمە دەژین. کوردستان وڵاتێک دەبێت وەک چۆن لە ڕابردوو وابووە، وڵاتێک کە تەواوی خەڵکە جیاوازەکان کە سەر بەنەتەوە و ئاینی جیاوازن تێیدا ژیاون. کە داعش هێرشی کرد و هەڕەشەی کرد، ئەوان چوونە کوێ؟ ئەو خەڵکانە کوردستانیان هەڵبژارد، چونکە هەستیان بە ئارامی کرد، بە پارێزراوی. وان دەزانی کە کوردستان باشترە، چونکە مێژوو ئێمە ئەوەی سەلماندووە کە ئێمە نەتەوەیەکی لێبوردەین، هەروەها پاڵپشتی لەوە دەکەین و ڕاوێژکاری بێکتر دەکەین. ئەمە شتێکە کە شانازی پێوە دەکەین. بۆیە ئەو هەموو نیگەرانەی کە بەرز دەکرێنەوە و باز دەکرێن دەوروژێندرێن، پێم وایە کە هیچ بنچینێ و بنەمایەکیان نییە. ئەمانە تەنها پاساون. من دەمەوێت سەرنجتان بۆ خاڵکی تر ڕابکێشم کە ئەو شەڕە دژی داعش دەستی پێکرد. ئایا ئەمریکیەکان لەکوێوە هێزەکانی هاوپەیمانەتیان ئاراستە کرد بۆ دژی داعش؟ عێراق ئەو پەرتەوازە ببوو. سووریا کێشە قەرانەکانی لەو پەڕی ئاڵۆزیدا بوو. تورکیان نیگەران بوو، ڕەزامەند نەبوو. واتە هیچ ناوچەیەکی نزیک نەبوو بۆ ئەوەی ئەمریکا دەست بەو هەڵمەتە بکات لە دژی داعش بێجگە لە کوردستان. کوردستان تاکە شوێن بوو کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لێوە سەرپەرشتی هێزەکەی کرد و هاوپەیمانەتی پێشڕەوی هاوپەیمانەتی نێودەوڵەتی کرد لە دژی داعش. ئێمە شانازیش بەوە دەکەین. ئێمە شانازی بەوەش دەکەین کە دەیڵێین کە هیچ قوربانیەک لە ڕێزەکانی سوپای ئەمریکا لە دوای 2023 تا ئێستا دروست نەبووە. لە دەستپێشی دەتوانین بڵێن لە ساڵی 91ەوە تا ئێستا هیچ قوربانێک لە ڕیزی ئەمریکیەکان نەبووە لە کوردستان. ئێمە شانازی بەوە دەکەین. ئێمە سەلمان دوومانە کە جێگەی پشت پێ بەستنین بۆ تەواوی هاوڕێکانمان. بەڵام بە ئەوەشتان وەبیر بهێنمەوە کە ئەوە هەمووی ئێستا لە ڕوبەڕووی هەڕەشە دەبێتەوە ئەگەر کار نەکەین، ئەگەر کاردانەوەمان نەبێت. ئەو دموکراسیە و لێبوردەیەکە ئێمە باسی دەکەین کە باشترین هاوڕێی ئەمریکاین، هەمووی لە ڕیسکە، هەموو ڕوبەڕووی هەڕەشە دەبێتەوە. دەبێت دڵنیایی ئەوەمان بدرێتێک کە کوردستان پارێزراوە. ئێمە دەبێت دڵنیایی ئەوە بدەین کە کوردستان وڵاتێکی سربەخۆیە. دەبێت دڵنیایی ئەوەش بدەینە خەڵکی کوردستان کە بە تەواوی پێکهاتەکانیان مافیان هەیە بۆ ئەوەی هاوشێوەی هەر نەتەوێشی تر بژین و بگوزەرێنن. کوردستان تاکە هیوایە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ماوەتەوە تەماشا بکەن گۆڕان چۆن باڵ بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کێشاوە. دەبینین خەڵکی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشت دەکەن لە سیستەمێکی سێکولاریزم و دەست دەکەن بە دامەزراندنی دامەزراوەی ئاینی توندڕۆ. کوردستان تاکە شوێنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە تێیدا دیموکراسیەت دەکرێت گەشە بکات، ئابووری دەتوانرێت پێش بکەوێت، ئاشتی و سەقامگیری دەکرێت بێنە ئاراوە. بۆیە ئێمە داوای پاڵپشتی لێوە دەکەین لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەموو تاچێک لە ئێوە بۆ ئەوەی یارمەتی دەرمان بن، بۆ ئەوەی دڵنیابین لەوەی ئەوەی دروستمان کردووە ناڕوخێت، چونکە بەبێ ئەوە هەموو شتێک ڕوبەڕووی هەڕەشە دەبێتەوە. جارێکی تر ئێمە متمانە و باوەڕمان وایە کە ئەمە کاتێکی گونجاوە، ئەوە کاتی ئێمەیە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئەو وتارە بەنرخەت. من لادم کرد کە داعش هێرشی هێنایە سەر کوردستان. کاک مەسرور لە بەرەکانی پێشەوە بوو بە بەردەوامی لەگەڵ سەرۆک بارزانی و پێشمەرگەکان لە فەرماندەی پێشمەرگەکان لە بەرەکانی پێشەوە بوو. کاتێکی کەمان بۆ پرسیارەکانت کایە دەستەکانتان بەرزکەنەوە، ناوچان بڵێن و بە کورتی پرسیارەکانتان بکەن. بەڵێ کاک مەسلوم خۆت بناسێنە.
من مدلوم مەروقیم من هاوڵاتی عەرەبی کەنەدیم من نوێنەراتی مەسیحەکانی کلدان و ئاشوورەکان دەکەم زۆر سپاس بەڕێز مەسرور بۆ ڕوونکردنەوەی ئەو باردۆخەی کوردستان سپاست دەکەم سپاس بۆ واشنگتن تایمز و کوردستان 24 بۆ ڕێخستنی ئەم دیمانە بەڕێز کاک مەسرور ئەوەی پەیوەندی بە مەسیحەکان وەیە کە لە دوو بەش دەژین لە کوردستان و لە ناوچەی نینەوە لە دەشتایەکانی نینەوە دەزانی کە ئێستا دابەش بووە بۆ دوو بەش ئەو ناوچانە وەچی یەکێکیان هێزە کوردەکانی لێن و کورد ئەوەی تریشان حکوومەتی عێراق ئایا بۆ چوونی تۆ چییە لەسەر خەڵکی ئێمە لەسەر داهاتووی خەڵکی ئێمە ئەوان چۆن دەتوانن دوای 25 ئایلول دوای ئەو ڕیفراندۆمە چۆن دەبێت زۆر سپاس پێم وایە ئەوم باس کرد ئێمە پاڵپشتی لە خەڵکی دەشتایەکانی نینەوە دەکەین تەواوی مەسیحەکان بۆ ئەوەی خۆیان بڕیار بدەن ئێمە دەرفەتی ئەوان پێدەدەین کە خۆیان بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن خۆیان ئەوە هەڵبژێرن کە دانەوێت چۆن فەرمانڕەوایی بکرێن ئێمە شانازی بەوە دەکەین کە هاوپەیمان و هاوڕێ مەسیحەکانمان بەشێک بن لە کوردستان ئەگەر ئەو خواستان تێدا بێت ئێمە پێمان خۆشە بەڵام لە ناو کوردستانیش بژاردەی ئەوان دەبێت کە چەندە ئازادیان دەوێت ئەمەش 100% ئەمە پاڵپشتی تەواوی پێکهاتە جیاوازەکان دەکەین لە کوردستان ئەمە پشت ئێوە دەبەستەوێت ئێستا بەرپرسیارەتی تۆیە وەکو کۆمەڵگەی مەسیحەکان و کلدان و ئاشوورەکان و ئەرمەنیەکان بۆ ئەوەی بڕیار بدەن لە ئێستاوە ئێوە چیتان دەوێت ئێمە بەو پەڕی سادەیەوە پاڵپشتی لەوە دەکەن کە ئێوە دەتانەوێت ئەو بەڕێزەی دواوە من زیاتر تکا پێشان بە قرسەیەکە من لەدایک بوو ئیسرائیلم من بەڕێز مەڵە مستەفام بینیوە ئێمە لەو کاتێک کە دەوڵەتمان دروست کرد زیاتر لە 28 دوژمنمان هەبوو ئیسرائیل بەڕووی هەمویان دەوەستاوە ئێوەش دەتوانن وا بکەن و سەرکەوتوو دەبن و جیهانیشەوەی خۆش دەوێت سپاس بۆ سەرکردایەتیەوە ئەو بەڕێزەی لەوێ کە ڕیشدارە بە ڕیشە ماکرۆفۆنی بدەنێ من دیپلۆماتی پێشووم ترسی من ئەوەیە کە ئەگەر تورکیا هەوڵ بدا بەڵام باشترین ڕێگە بۆ ئەوەی ڕێگران لێ بکەین ئەوەیە کە کوردستان بڵێت ئێمە لەگەڵ هاوکاتان دەبین لە شەڕی دژی پەکەکە ئایا بۆەوەی کۆنتترۆلی پەکە بکرێت پێویستە دالۆگەکی زیاتر بکرێتەوە لەگەڵ کوردانی سووریا دەمەوێت تێبگەم لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان چی دەوێت چی بکات چونکە لەوانەیە ئەمە ئەو ڕێگەیە دەبێت کە تورکیا دەوێت بە کۆنتترۆلکردنی پەکەکە و پێدا هاوکارمان بە لەوەی تێبگەین کە چۆن دەتوانن مامەڵە لەگەڵ پەکەکە بکرێن یاخود لەگەڵ ئەو بابەتە سوپاس ئێمە پەیوەندی باشمان لەگەڵ تورکیا هەیە دەمانەوێت پەیوەندەکانیشمان بەردەوام بکەین لەگەڵ تەواوی هاوسەکانمان لە داهاتووشدا لەگەڵ وڵاتی عێراقی داهاتوو ناخوازین کێشە دروست بێت ئێمە پێمان وان نییە کە تورکیا هەڕەشە بێت بە شێوەیەک بۆ کوردستان بێجگال لەوەش ئێمە شەڕ لەگەڵ هیچ لایەنێک ناکەین بۆ بەرژەوەندی هیچ وڵاتێک ئێمە خۆمان بڕیاری خۆمان دەدەین و خۆمان ئەو برێرانە جێبەجێ دەکەین ئێمە دەمانەوێت دەستی یارمەتی درێژ بکەین بۆ تەواوی خەڵکی کە لە هەرێمی کوردستان و دەرەوەی کوردستان دەژین ئەوەی پەیوەندی بە بەشی سووریاوە هەیە ئێمە هاریکارێکی زۆرمان تێدا بووە بۆ قوربانیدانی خەڵکی کورد لە سووریا بەڵام کێشەی گەلی کورد لەوێ
تەنها پێدە و یەپەگە و هێزە دیموکراتەکانی سووریا نین بەڵکو لایانی تریش سووریش کوردی سووراشان کە ئەو ڕێگان لێ گیراوەکە پەیڕەوی مافەکانی خۆیان بکەن لە سووریا و لەلایەن دەسەڵاتانی ئەو ناوچەیە حکوومەت هەرێم لە دژین نییە حکوومەت هەرێمی کوردستان فشار دەخاتە سەر تەواوی هێزە سووریەکان هێزە دیموکراتەکانی سووریا کە یاپەگە و پێدا پێیان دەڵێت کە پێویستە ئەوانیش هاوبەشی بە دەسەڵاتی خۆیان بکەن و پارتە سیاسەکانی تری کورد لە بری ئەوەی کە زیندانیان بکات یا خۆت بیان خاتە دوورە خاتەوە یان ڕێگریان لێ بکات لە پەرەوکردنی مافەکانیان ئێمە پێیان دەڵێن کە ئێمە بۆ تەواوی کوردەکانی نەک تەنها کوردی هەرێمی کوردستانە کوردی باشوور بۆ زانیاری تۆ سێ کۆنفرانس لە هەولێر و دۆک ڕێکخراون بۆ ئەوەی هێزە کوردەکانی سووریا یەک بگرن ئێمە تا ئێستاش خوازیارین هیوامان هەیە کە ئەو پەڕیتوانەمان بەکاربین بۆ ئەوەی هێزانی یەکتر بگرنەوە و لەکتران نزیک بکەینەوە ئەوە بژاردەی ئەوانە ئەگەر ئەوان هەوڵێکلانەکانیان کۆتایی پێ بهێنن خواستان تێدا بێت لەگەڵ کوردەکان هاوبەش بن ئێمە پاڵپشتان دەکەین پرسیاری زیاتر ئەو بەڕێسا لەوێ دواتریش دێنە ئێرە زۆر سپاس من حەتەم لە ئاژانسی عێراقەوە بەڕێز من ئەو دەرفەتەم نەبوو کە پێشوازی لێ بکەم هەروەها پێشوازی لە دەستخۆشی پێشوازی تەواوی شاندە کوردەکان دەکەم من نامەوێت کاتێکی زۆر لێ تۆ بکوژم بەڵام من پرسیارەکەم ئەوەیە ئایا لە بەرژەوەندی کوردستاندا لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندایە کە ڕێفراندۆم ئێستا ئەنجام بدرێت واتە داعش لە شەڕی داعش بەردەوامە لە هەندێک ناوچە عێراقیەکان داعشیش هەندێک ناوچەی لەژێر دەستە هەروەها هەندێک کێشەی تریش هەیە لە هەرێمی کوردستان یاخۆ ئەی کێشەکانی تریش کە لە تەواوی عێراقن وەکو کێشەی ئابووری سیاسیەوە چۆن چارەسەر دەکرێن ئەگەر ڕێگەشم بدەیت ئەوەی پەیوەندی بە ناوچە کێشە لەسەرەکانەوە هەیە عەرەب و تورکمانەکان ئایا ڕێگان پێ دەدرێت بەشدار بن ئەگەر نا بۆچی سپاس خاڵێکی زۆرت باس کرد ژان ئێمە پێمان وایە کاتێکی گونجاوە ئەمە پێیوەستە بەوەی کە ڕێفراندۆم ئەنجام بدرێت کە لە خەڵکی بپرسین خەڵکی چیان دەوێت بۆچی ترسێکی زۆر هەیە لەوەی کە لە خەڵکی بپرسین چیان دەوێت با خەڵکی دەنجیان ببیسترێت بزانین چیان دەوێت دواتر ئەوە بابەتێک دەبێت کە ئێمە ڕێزی بگرین لەوانش حکوومەتی عێراق دەبێت ڕێزی بگرێت ئێمە هیچ ئامانجێکمان نییە کە هەوڵ بدەین کێشە لە تەواوی عێراق دروستکەین ئێمە دەمانەوێت باشترین نمونەیەتی پەیوەندیمان لەگەڵ عێراقی داهاتوو هەبێت ئەوەیە کە ئێمە دەمانەوێت دوای ساڵ 1990 تا ئێستا کوردستان وڵاتێکی دیفاکتۆ بووە تەنها لەولانەی کە حکوومەتی عێراق کۆنتڕۆلی کردبوو ئێمە کێشەمان بۆ دروست بووە لەلانی بودجە و سوپا و سیاست لانی پەیوەندی دیپلۆماسی ئەوەیە کە ئێمە بەهۆیەوە ناڵاندومانە کێشەمان بۆ دروست بووە لەلایەنەکانی تر کوردستان سەرکەوتی باشی بەدەستێناوە ئێمە دەمانەوێت پەیوەندەکانی خۆمان ڕخینەوە لەگەڵ بەغدا پابەندی ئێمە لە شەڕی دژی داعش وتوم و دووپاتی دەکەمەوە ناگۆڕدرێت گۆڕانی بەسەردانایەت ئێمە لە شەڕی دژی داعش بەردەوام دەبین ئێستا و لە داهاتوش بەردەوام دەبین یاخەت هەر گروپێکی هاوشێوە لە داهاتوودا سەر هەڵبدات من ڕوونم کردەوە هۆکارەکان بۆچی ئێمە باوەڕمان وایە کە ئەگەر کوردستان سەر بەخۆ بوایە دەمانویست چەکچی خۆمان بە خۆمان بکڕین فڕۆکەی خۆمان هەبێت ئەو فڕۆکانەی کە پاڵپشتی و هاوکاری دراونەتە عێراقکە کە ڕێگەنە دراوە ڕۆڵیان هەبێت لە پاراستنی کوردستان ئەو بودجەیەی کە ئەو موچەی کە دەبووە بدرا پێشمەرگە دەدرا نەک ملیاران دۆلار لە کوردستان ببڕێ و پێیان نەدرێت من نامەوێت بچمە سەر پوختەی سەر بابەتەکان ئەگەر بخوازی دەتوانم زیاتر لەسەر ئەوە بدوێم بۆیە پێمان وایە کاتێکی گونجاو هۆکاری باش و ئەرێنی زۆر هاان
ئەگەر پێشمانوانە بکاتی باشەیە و هەرگیز ئەو ڕوونادا دەبێت ئەو خواستەمان خۆمان تێداوێت پیتەر ئاماژەی پێکرد ئەگەر عێراق بەباشی فەرمانڕەوایی بکردبایە پێویستمان نەدەبوو کە باس لە دڵنیایی داهاتوو بکەین ئێمە پێویستمان بەو دڵنیایانەیە چونکە تەواو گومان و نیگەرانیمان هەیە گەورەترین کێشەش لە عێراق نەبوونی متمانەیە گومانێکی زۆر هەیە نەک تەنها لە نێوان کورد و عەرەب لە نێوان شیع و سونەکان کوردەکان بخەرە ئەو لاوە ئایا دەتوانیت پێم بڵێیت کە لە عێراق وڵاتێکی یەکگرتووە ئایا پێت وایە کە شیع و سونە پەیوەندیشی باشان هەیە بەدڵنیاییەوە نەخێر بەداخەوە ئێمەش بازەکەمان داوە بۆ هەڵەی خەڵکانی تر بۆیە ئەمە پەیوەست نییە بەوەی کە تۆ باسی دەکەیت ئەمە پێویستیەکە خواستی ئێمە بۆ ئەوەی وڵاتێکی سەر بەخۆمان هەبێت و پارێزراو بین بۆ ئەوەیە چونکە ئێمە لە پێویستیەکی زۆرین بە خۆپاراستن ئێمە سەرۆکۆزیرانمان هەیە باش بەڵام ناتوانین تەنها نزا بکەین و بە نزاکان بژین بۆ ئەوەی سەرۆکۆزیرانی داهاتووی عێراق باش بن واتە نیەت پاچێشی وان نییە هیچ میکانیزمێک هەیە بۆ ئۆستان نێو خەڵکانی کە دەسەڵاتی خراپ بەکارهێناون نەخێر تەماشاکە ئەو شێوازەی کە پێویست دەبووە عێراق بۆ شێوەیە بێت هاوبەشی دەسەڵات ئێمەی خەڵکی کورد دوورخراوینەتەوە بە شێوەیەکی سیستەماتیکی لە سیستەمی فەرمانڕەوایی عێراق دوورخراوینەتەوە ئێمە بەی شێوەیەک هاوبەشی عێراق نین ئێستا ئێمە ڕێزمان ناگیرێت وەک هاوڵاتی یەکسان بۆیە لە بری تەشەنەکردن و ڕێگەدان بە تەشەنەکردن و کێشانە و دژایەتی زیاتر لە نێوانمان ئێمە دەڵێن بۆ خاتری خوددا بە هەوڵ بدەین ڕووی بە جەنگ بگری بۆ ئەوەی داهاتوێکی ئاشتیانەمان هەبێت بۆ ئەوەی دڵنیایی ئەوە بدەین کە ئێمە هاوڵی باش دەبین چونکە بێکەوە بە شوێن ناتوانین لەژێر ئەو ڕێو شوێنانە بشین لەم کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوو تاقیمان کردوتەوە لە ڕاستیدا ئەو خاڵش ئەوەیە کە باسی دەکات بەغداد ئەوەیە کە باشترە بۆ کورد لەگەڵ عێراق بمێننەوە بۆچی باشتر بۆ من لە عێراق بمێنمەوە ئایا بۆچی دەکرێت خەڵکیێکی تر بە من بڵێ کەچی بۆ ئێمە باشە ئێمە خۆمان بە خۆمان دەڵێن چی بۆ ئێمە باشە بۆ ئێمە باشترە کە سەر بەخۆ بین و ئەوەش لە بەرجەوەندی کوردستانە پێشم وایە ئەو کاتەمان هەڵبژاردووە خوازیارم کە عێراق لە بری دژوەستانی ئەو وەخت هەڵوەستێکی دژانە پاڵپشت بێت ئێمە پێویستمانە بێکەوە بژین لە وڵاتێکە خود لە دوو وڵات بەڵام ئێمە لە تەنشێک دەبین تا هەتایە بۆیە باشترین ڕێگا ئەوەیە کە ئەو ڕاستە قبول بکرێت هەروەها ڕێگەش خۆش بکەین بۆ پەیوەندی باشتر لە داهاتوودا سوپاس ئێمە کاتمان بەدەستەوە نەما بەڵام پرسیارێک لێرە لە پێشەوە ئەگەر مایکرۆفۆنت پێ بگات ئەگەر تاوی سیناتۆرەکانمان و کۆنگرسمانەکانی ئێرە پێویستە گوێ بیستیەوە بن بەشێکی باش لێرە واشنتن تایمز و کوردستان 24 ئەوە ئەو ڕاستیە دەگەێنن بە خەڵکی ئەوەی کە پیتەر باسی کرد سەرنجی ڕاکێشە من تەنها دەمەوێت بپرسم کە لە ساڵی 1976 وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەریتانیاش نانتوانی لە ساڵ 1976 بەریتانیا و ئەمریکا نانتوانی بێکەوە چیتر بژین ئێمەشی چاپەیمانمان نەبوو ئەو کات وەکو ئەمریکا بۆیە من دووپاتی دەکەمەوە کەوانی دژن لە بەغداد ئەوان خوازیاری ئەوان کە هاوسەیەکی باشیان هەبێت کە هەوڵ نادات داگیریان بکات ئایا پرسیارێکی قورسە دوای سەربەخۆی تۆ دەتوانیت چ دڵنیایەکمان بدەیتێ دوای ڕێفراندۆم بە دڵنیاییەوە ئێمە ڕیز لە بڕیاری خەڵکی خۆمان دەگرین ئەمە ئەو کاتەیە کە مامەڵە لەگەڵ پرسەکەت دەکەین و
چۆنیش دەمانەوێت ئەو خواستەمان تێدایە کە لەوێ دەست پێ بکەین دانوستان دەست پێ بکەین ئامانجمان ئەوەیە کە گۆڕانکار و قۆناغێکی گواستنەوەی ئاشتیانەمان هەبێت تا دەبینە وڵاتی سەربەخۆ پێشبینیش دەکەین کە عێراق ئەو ڕاستیە قبول بکات بێجگە لەوەش لە بری ئەوەی دروستکردنی کێشە دەبێت ئەوان لەگەڵ ئێمە مامەڵە بکەن پوختەی ئەو بابەتانە چاوچێ بکەین کە ناوچە کێشە لەسەرەکان یاخود نەوت و بابەتی پاسپۆرت و هاوڵاتی بوون و نەوت و ئاو بابەت گەلی زۆر هەن کە دەبێت چارەسەران بۆ بدرێژرێتەوە لە بری ئەوەی کە هەموو پەیوەندەکان بپسڕێندرێن خوازیارن کە بەغداد بێتە پێشەوە لەگەڵ ئێمە کار بکات تاوچوێی ئەو بابەتانە بکەین کە پێویستە باز بکرێن وەکو دوو هاوپەیمان بمێنینەوە لە داهاتوودا پێم وایە کە عێراق باشترین هاوپەیمانەتی کوردستان دەبێت چونکە عێراقێکی واتە کوردستانێکی سەربەخۆ و عێراقێکی بەبێ کورد هیچ هەستیارەیەکیان نابێت بۆ قەیران و کێشەی کورد لە ناوچەکە و تایبەتیش لەگەڵ کوردستان زۆربەی هاوسێکانمان جۆر هەستارێکیان دەمێنێت بەڵام عێراق تاکە وڵاتی هاوسێ دەبێت کە هیچ جۆر هەستاریەکی نابێت لە بەرامبەر کێشەی کورد خوازیارم کە سەرکردەکانی عێراق ئێستا ڕۆڵێکی کارا و ئەرێنی وەکو سەرکردە بجێڕن نەک وەک کەسانی بەرهەڵستکار ئێمە پێشان بە سەرکردەگەلێکە کە بیر لە بەرژەوەندی درێژخانی خەڵکی خوان بکەنەوە نەک بەرژەوەندەکانی خوان پێشم وایە ئەوەیە کە ئێمە دەمانەوێت و خوازیارین کە لە دوای ڕیفراندۆم ئیش لەسەر بکەین. بەڵێ بەڕێز پرسیارێکێک لە باڵۆزخانەی عێراقەوە هەبوو لەسەر تورکمان و عەرەب وایە لە ناوچە کێشە لەسەرەکە ئەو ڕیفراندۆمە بۆ کورد نییە ئەمە ڕیفراندێمەکە بۆ کوردستان ماڵی کورد و عەرەب و تورکمان و ئەرمینی و کلدانی و ئاشووری و تەواوی خەڵکی ئاینەکانی ترە هەڵ کەسێک لەو ناوچەیە دەژێت خواستی تێدا بەشدار بێت کە ڕیفراندۆمی تێدا ئەنجام دەدرێت دەکرێت و دەتوانن بەشدار بن لە ڕیفراندۆمەکە ئەگەر ئەوان بڕیار بدەن کە بەشێک بن لە کوردستان بە دڵنیایەوە وەک هاو نیشتیمانی یەکسان لەگەڵ کورد مامەڵان لەگەڵ دەکرێت. بەڕێزێک لێرە زۆر ڕژدە لەسەر پرسیارکردن لەوێەوە. بەڕێز بارزانی جارێکی تر بەخێر بێن بە واشنگتۆن ماوەی زیاتر لە 6 ساڵە ڕووداوەکانی کۆنگرێس ڕۆماڵەکەم یەکێ لە دەگمەن کۆبوونەوەکانە سەبارەت بە کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە ئاماژەیەکی گەورەیە بۆ بەهێزبوونی پێگەی کوردستان وەک گرنگی پێگەی کوردستان پرسیارەکەم ئەوەیە بە درێژایی مێژوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەرگیز بە ڕێگای دیموکراسی مافی گەلاندابین نەبووە جیا لە ئیسرائیل بەڵام ئێوە بەردەوام پێداگری لەسەر ڕێفراندۆم و ڕێگە چارەی ئاشتی خوازانە دەکەنەوە کە هەموو جارێک جەنابی سەرۆک بارزانیش دووپاتێکاتەوە دیتنت لەو پەیوەندیەدا چیە لە کاتێکدا پێشمەرگە هۆکاری هەستانەوەی سپای عێراق بوو دوای کەوتنی مووسڵ زۆر سپاس. I'll do the short version. I believe the gentleman said that he has been reporting in Washington for 6 years and he's very pleased to see this gathering. In the history of the Middle East, people have never been given their rights in a democratic way. And so what is the hope, I guess, for us? Well, rights are never given anywhere. هەرگیز نابەخشرێن ئەوان دەبێت بەدەست بهێنرێن ئەوەش هەڵی ئێمەیە کە ئێمە ڕژ نەبووین لەسەر مافەکانمان تا ئێستا ئەمە پێویستە کۆتایی پێبێت دەبێت بڕیار بدەین دڵنیایی بدەین کاوە کاتەکێتی کاتی خەڵکی ئێمەیە بۆچی هەموو خەڵکی تر هەرچی هەموو مافەکانی خۆیان کە پێیان دراوە پەیڕەوی دەکەن و دەسەبەری دەکەن کە دێتە سەر بابەتی کورد پێمان دەڵێن کە ناتوانە ئەو کارە ئەنجام بدەن ئەوان ئەمە وای لێک دەدەینەوە کە بەکەم تەماشای ئێمە بکرێت ئێمەش دەڵێن کە کاتی کۆیلەیی و پەراوێز خستن کۆتایی پێ هاتووە
ئێستا کۆتایی پێهاتوو ئەو سەردەما ئێمە چیتر ڕێگە نادەین کە خەڵکانی تر بڕیار لە بری ئێمە بدەین ئێمە لە خۆمان بڕیار لە چارەنووسی خۆمان دەدەین ئێمەش دەمانەوێت بە ڕێگە چارەی ئاشتیانە بیدەین بۆ ئەوەی جیاواز بین لە خەڵکانی تر ئێمە کێشەمان هەیە تۆش باس لەوە دەگەیت کە هیچ وڵاتێک بە شێوەیەکی دیموکراسی دروست نەبووە خەڵکانێک سەر بەخۆم بەدەست نهێناوە ئەگەر ئەوان بە شێوە بوون ئێمە نامانەوێت بە شێوەی ئەوان بین ئێمە دەمانەوێت جیاواز بین بە ڕێگەی ئاشتی و بە دیموکراسی ئەگەر بکرێت ئەو ڕێگەیە بگرینە بەر ئەگەر نەکرا بە ئاشتیانە ئێمەش خۆمان دەپارێزین و دەگەینەوە ئامانجانەمان